بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەگەن جوانترین سڵاو و چەپکە گوڵی ئێمەتان پێشکەش بێ. خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێدا بە دیداریەوەی خۆشەویست شادەبینەوە بۆەوەی بتوانین ئەم ڕۆژ پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد. زۆر سپاس. بینەرانی یازی سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەرگە و بابەتەکانی بەرنامەیە پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێک هاتووە لە سێتەوەری سەرەکی زۆری نشیان باس لە وەرزش و یاریە کلاسیکۆکانی ئەم شەو دەکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی گیانی کۆچبەران کەم ڕۆژی گیانی کۆچبەرانە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان کار و چالاکیەکانی لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان هەڵدەسەنگێنین کە میوانێکی تایبەتمان دەبێت میداری گشتی لیژنەکەی لە شاری هەولێرەوە بزانین لیژنەی ئۆڵمپی کوردستان لەمەوەی ڕابردوودا چی کردووە و ڕۆڵ و کاریگەری چیە لەسەر یاری یا لەسەر وەرزشدا هەرێمی کوردستاندا. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسە لەسەر یاری کلاسیکۆی ئەمشەو و شەڕی جمهوری کلاسیکۆ دەکەین. بە تایبەتی زۆر جار دەوترێت دوو تیپ لەو دوورەوە یاری دەکەن و خەڵکیش لێرەوە سەری خۆی دێشێنێت. قسە لەسەر کلاسیکۆ و یاریەکانی کلاسیکۆ بەگشتی لە ڕابردوو داوانەیە کە ئەنجام دراون وەروەها ئەو شەڕێکە جمهورەکانیان لێرە شەوان لەسەر شەقامەکان دەیکەن. لە جگە لەم سێتەوەرە سەرەکیە چەندین راپۆرت و زانیاریمان دەبێت کە خزمەتتان دەکەین بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەک هەمیشە بڕگەی یەکەم و سەرەتایی بەرنامەی پەیامی ڕۆژ پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستانە با پێکەوە بینەری بین. یەکێکی دیکە لە بڕگە سەرەتایی و هەمیشەییەکانی بەرنامەکەمان کە ڕۆژانە زانیاری دیکە بە ئێوە دەبەخشێ بریتە لە بڕگەی نرخی دراوەکان. با پێکەوە بچینە لای ئەو بڕگەیە. بۆی کە ڕۆژانە ئاشنا بن بەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە بە تایبەتی ئەوانەیان کە بۆ ئێمەی گەلی کورد جێگەی بایەخ و گرنگیەکی تایبەتیان هەیە. بڕگەی بینەری بڕگەی یادەوەری بن لە بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئێستا ژەو بڕگەیە بەخش دەکرێت با پێکەوە بینەری بین. هەژدەی دوانزەی ساڵی 1970 لە دایکبوونی جۆزێف ستالینی سەرۆکی دووەمینی کۆمارەکانی یەکێتی سۆڤیەت و
یەکێک لە جەمسەر و پێکێنەرەکانی جەنگی جیهانی دووەم کە ملیۆنان مرۆڤی لەناوبرد. جۆزێف ستالین لەلایەن شوعیە مەبدەئیەکانەوە بەلادەری لە فیکری لێنیندا دەنرێت و پێیان وایە ستالین بوو مارکسیەتی بەرەو دیکتاتۆریەت و خوێن و ئیستیبداد برد. 18 دوانزەی ساڵی 1948 کۆچی دوایی شاعیری نەتەوەی کورد فایق عەبدوڵڵا ناسراو بە فایق بێکەس لە تەمەنی 43 ساڵیدا. ناوبرە و ساڵی 1905 لە گوندی سیتەک لەدایک بووە. فایق بێکەس باوکی شاعیری کورد شێرکۆ بێکەس بوو و بەهۆی نەخۆشی سیەکانیەوە لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە. فایق بێکەس لە هەستی نەتەوەی خۆی بەرامبەر بە دەسەڵاتدارانی ئینگلیز و عێراقی هەمیشە تووشی ئازار و شکنجە و دوورخستنەوە بووەتەوە. 27 ساڵە من ڕەنجبەری تۆم یەکێکە لە شیعرە بەناوبانگەکانی فایق بێکەس کە لە بۆنەی نەورۆزدا بەرامبەر بە ئەدمۆنسی نوێنەری ئینگلیز خوێندیەوە. 18 دوانزەی ساڵی 1986 شەهیدبوونی یەکەم پۆلی پێشمەرگەی پەیوەندی ئیسلامی کوردستان بە ناوەکانی عەلی سیوەیلی و محەممەد فاروق و شێخ تەها بەرزنجی لەلایەن چەکداری ڕەوتێکی چەب لە کوردستان. ئەم پۆلە پێشمەرگەی پەیوەندی ئیسلامی سربەهێزی خالید بوون و بزوتنەوەکەش پێشتر لە مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان پۆلێک پێشمەرگەی دیکەی شەهید بووبوون. 18 دوانزەی ساڵی 2006 کۆچی دوایی جۆزێف باربێرای داهێنەری کارتۆنی تۆموجێری. جۆزێف باربێرا ساڵی 1911 لە نیویۆرک لەدایک بووە. ناوبرا و وێنەکێش و مۆنتێر بووە و توانیوێتی لە بواری منداڵانیشدا کاریگەرترین ئەفلام کارتۆن دروست بکات کە بریتی بوو لە ململانێ و ئاژا و فڕوفێڵی بەردەوامی نێوان مشک و پشیلە بەناوەکانی تۆم جێری. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچبەرانە. دیارە لە هەرێمی کوردستانیش چەند چالاکیەکی جۆرا و جۆرە ئەمڕۆ بەڕێوە دەچێت بە تایبەتی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران و بۆ کاروباری ئاوارەکان و کۆچبەران. ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی دەبێت کە ئامار و داتەکانی خۆی بڵاو دەکاتەوە. بەپێی هەندێک لە ئامارەکان کە یەکێتی ئەوروپا کوی کردوێتەوە تەنها لە ماوەی چەند مانگێکی ئەم ساڵدا نزیک بە 3500 کەس لە عێراق لە ڕێگەی تورکیاوە توانیویانە بگەنە ناو ئەوروپا کە زۆرینەشیان لە ڕێگەی با بڵێن ئاویەوە گەشتونەتە بولغاریا یاخۆت یۆنان. ئەمانە و داتایانن کە زۆرینەی و کۆچبەرانشی لە ڕێگەی تورکیاوە توانیویانە بگەنە ئەوروپا سەرەتا ئەفغانیەکانن، پاشان خەڵکی سووریایە، دواتر خەڵکی عێراق و بەشێکیشان هێشتا هەر خەڵکی تورکیان کە توانیویانە بگەنە خاکی ئەوروپا. بەڵام ئەوەی کە گرنگە بە پێڕێککەوتنێکە لە ڕابردوودا لە نێوان لە 2016دا لە نێوان تورکیا و وڵاتانی ئەوروپا هەبووە نابێت ڕێگە بدرێت لەوەی کە لە ڕێگەی تورکیاوە هیچ کۆچبەرێک ڕوو لە ئەوروپا بکات. بەڵام دیارە ئەو ئامارانەی کە هەن لە ئەم ساڵدا و یەکێتی ئەوروپا لە راپۆرتێکی نێنیدا بڵاوی کردوێتەوە، ئامارەکان پێمان دەڵێن کە ڕێژەیەکی زۆر لە کۆچبەران لە ڕێگەی تورکیاوە توانیویانە بگەنە خاکی ئەوروپا. ئەمڕۆوە کاماژان پێکرد چالاکی جۆرا و جۆر هەیە. ئێمەش بۆ ئەم تەوەرە قسە و گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارەکان و کۆچبەران قسە و گفتوگوی زیاتر دەکەین کە لە نووسینگەی خۆیەوە ڕاستەخۆ لەگەڵمانایە. کاگاری سڵاوی خوا لەبێ دەگەر گوێر لێمانە لەوێ دەست پێەکەین. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی کۆچبەرانە دیارە هاوکاران ماماژە بۆ دەکەن کە دەنگمان لە ئێستادا ناگاتە بەڕێز کاگاری، بەڵام دێنەوە سەرەوە ئامارانەی کە لە ڕابردوودا هەبووە دیارە دەگەڕێمەوە لای بەڕێز کاگاری. کاگاری سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئامارە تازەکان چیمان پێ دەڵێن بە تایبەتی راپۆرتێک کە بڵاو بووەتەوە یەکێتی ئەوروپا راپۆرتێکی نێنی کە بڵاو کردوێتەوە گوایە ئەو ئامارانەی کە پێمان دەڵێن خەڵک لە ڕێگەی تورکیاوە گەشتووەتە خاکی ئەوروپا تقریبان بە پێچەوانەیە و ڕێکەوتنێکە لە ساڵی 2016 لە نێوان تورکیا و ئەوروپادا کرا وڵاتانی ئەوروپا. ئامارەکان چۆنن چیمان پێ دەڵێن و دۆخی پەنابەران یا کۆچبەران بەگشتی بە تایبەتی لە مۆرزی سەرمەوسۆڵەیە چۆنە؟ بەڵێ سلااو لە ئێوەش ئەم کاتتان باش. بەڵێ بەداخەوە دیارە 19 ساڵ تێپەڕە بێ بەسەر ڕاگەیاندنی ڕۆژی جیهانی کۆچبەران کە لە ساڵی 2000 لەلایەن نەتەوە یەکگرتوەکان تایبەت بە ڕۆژی جیهانی کۆچبەران ڕاگەیاندرا. دیارە بەهۆی ئەو بارودۆخە نالەباراوە بەهۆی ئەو بارودۆخە
ناجێگیری لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکە بەگشتی گوزەرە دیارە تاوەکو ئێستا کۆچکردنی هاوڵاتیانی عراقی بەگشتیوەی هەرێمی کوردستان بە تایبەتی بەردەوامی هەیە بەرەو وڵاتانی ئەوروپا. دیارە گەرچی لە ساڵی 2016 بۆ بەرگرتن لە لێشایی کۆچ بەرە وڵاتانی ئەوروپا لەلایەن وڵاتانی ئەوروپا و هاوکات وڵاتانی سەرڕێ ڕێکەوتنامە واژوو کراوە و چەندین ڕێگەی جیاوازیان گرتووەتە بەربەوەی کە لێشاوی کۆچ بەرە وڵاتانی ئەوروپا کەم بکەنەوە، بەڵام دیارە تەسیری ئەو تۆی نەبووە و ئامارەکان لەم ساڵیشە دیارە کاژمێر سێ ئێمە وردەکاریەکانی تەواو ڕاگەێنین، بەڵام ئەوەی کە من لە ئێستا لە بەردەستمایە زیاتر لە 50,000 هاوڵاتی عراقی بە شێوەیەکی نایاسایی کۆچیان کردو بەرە وڵاتانی ئەوروپا و لە زیاتر لە 35 وڵاتی جیهانە داوانامەی مافی پەنابەریان پێشکەش کردووەوە بە دەر لەوانەی کە تەمەنیان لە 18 ساڵەوە دیارە بە ئامار بەدەستی ئێمە ناگاتەوە و جیاواز لەوانەشی کە با بڵێن داوانامەی مافی پەنابەریان سیاسیەوە بە تەنها ڕەمزێک لەلایەن وڵاتانەوە ئامارەکانیان بەدەستی ئێماگاتەوە. زۆر باشە لەو ڕێژەیە کە ئاماژەت پێکرد 50,000 هاوڵاتی لە عێراقەوە ڕویان لە ئەوروپا کردووە، ڕێژەکە چەندی بەرهەرێمی کوردستان دەکەوێت و گەنجانی هەرێمی کوردستانەوە بە تایبەتیەوە ئامارە هیچ چەندین ساڵی ڕابردووە تا ئێستا؟ بەڵێ دیارە و ئامارەی کە من باسی یەکەم ماوەی 11 مانگی ڕابردووە ساڵی 2019 گەر ئێمە بگەڕێنەوە دواوە بۆ دەستپێکردنی شەڕی داعش لەم ناوچێ و ئەو جەنگ و ململانیانەی هەبووە لە عێراق و لە ناوچەکە و بە تایبەتی کە زۆرێک لە ناوچە کوردستانیەکان و ناوچە دابڕێنراوەکانی گرتەوە، دیارە زیاتر لە 650 بۆ 700,000 کەس کۆچی کردو بەرەو دەرەوەی وڵات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیارە ئێمە ناتوانین ئامار بە تەنهایی هەرێمی کوردستان وەربگرین، چکە و پەنابەرانەی کە لە دەرەوەی وڵات داوانامەی مافی پەنابەری پێشکەشەکەن و لەلایەن وڵاتانی ئەوروپا و بە عێراقی ئەژمارەکرێن، نەک ئەوەی کە با بڵێن وەکو هەرێمێک ناونووس بکرێن، بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە دیراستمان کردووە و بەپێی ئەو ڕووداوە نەخوازراوانەوە بەپێی ئەو پەیوەندیانەی لەگەڵ نوێنەرانی دەستگای لووتکە هەیە لە وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ئۆفیسی سەرەکیە هەیە، دیارە پشکی سەرەکی بەر هەرێمی کوردستان ئەکەوێ و بەر ئەو ناوچە پارێزگا و شار و شارۆچکانە ئەکەوێ کە لە ماوەی ساڵانی ڕابردوو کە جەنگی تیا بووە. زۆر باشە. دۆخی ئێستەی کۆچبەران یاخود پێشوەی کە بچمە سەر دۆخەکە لەو ڕێژەیە کە ئاماژەت پێکرد 50,000 ئەمانە تەواو هەمویان گەشتونەتە ناو خاکی ئەوروپاواتە یاخود جگە لەو ئامارەگەر گەشتبن چ ئامارێک هەیە کە ئێستا لە زیندانەکانی تورکیا بن یاخود نەیانتوانی بێ بگەنەوێ و گەڕابنەوە، هیچ لەو بارەیەوەش ئامار هەیە؟ بەڵێ دیارە و ئامارەی کێمە باسیەکەین ئەوانەیە کە لە ئێستا جێگیرن لە وڵاتانی ئەوروپا و داوانامەی مافی پەنابەریان پێشکەش کردووە بەبێ دووبارە بوونەوەی با بڵێن پەنابەرەکە هەتاکاتە وڵاتی کە خۆی مەبەستێتی ڕەنگ بێ لە چەندین وڵات بژیرێەوە پەنجەم مۆر بکرێ. ئەم ئامارە با بڵێن پوختەی ئامارەکەیە و هەر لە ماوەی ئەم ساڵیشا ڕەنگ بێت زیاتر لە 2 بۆ 3,000 کەسمان لە وڵاتی تورکیا دەستگیر کرابێ و دەستگای لووتکە خۆشبەختانە بە هاوکاری سەفارەت و باڵۆزخانەکانی عێراق لە وڵاتەوە لە هەندێک لە وڵاتانی بەڵقان هاوکار و یارمەتی دەرێکی باش بووە، ڕێژەیەکی بەرچاویان لە گرتوخانەکانە دەرهێنراون و ئازاد کراون و زیاتر لە 1000 کەسیش ئێمە کاروباری یاسایمان بۆ تێپەڕ کردو و گەڕانمانەتەوە بۆ خاکی عێراق و هەرێمی کوردستان و هەتاوەکو ئێسش بەردەوامی هەیە و بەڵێ لە گرتوخانەکانی تورکیا لە هەزار هەمانە، بەڵام ڕێژەکە بەراورد بە 2 مانگی ڕابردوو زۆر کەمی کردووە لە ئێستاە نسبەیەکی کەمترمان ماوە لە گرتوخانەکانە، ئەوانیش کاروباری یاساییان بۆ تێپەڕە بێت یا دەنگیان بە ئێمە نەگەیشتووە یا ئەمە پێمان نەزانیوە لە چ گرتوخانەیەەکە، ئەگەرنا کار لەسەر سەرجەم ئەو پەنابەرانە ئەکرێت و ئازاد ئەکرێن و بەدەر لەمەش زیاتر لە 25,000 پەنابەری دیکەی عراقیمان هەیە لە وڵاتانی بەڵقان و بە تایبەتی لە یۆنانە کە لە دوورگەکانە لە کەمپە جۆراوجۆرەکان گیریان خواردوە، تووشی شڵەژانی دەرونی بوون و بارودۆخی تەندروستی و بەگشتی بارودۆخیان زۆر نالەبارەوە پێویست بەوەیە کە بە زوویی لەلایەن وڵاتانی ئەوروپاوە هاوکار و هەماهەنگی ئەو پەنابەرانە بن بەدەر لە پەنابەری عراقی دیارە ڕێژەیەکی بەرچاوی دیکەش لە دوورگەکانی یۆنانە لە کەمپەکانە گیریان خواردووە لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە ژیان دەگوزارێنن.
زۆر باشە کاگاری وەکو هاوکارم ئاماژەی پێکرد زۆربەی زۆری ئەم کۆچبەرانەیان پەنابەرانە لە ڕێی ئاوی و دەریاکانەوە دەگەنە سنوورەکانی ئەوروپا و لە ئێستاشدا بەرەو وەرزی زستان و سەرما دەچین. ئایا دۆخی پەنابەران و کۆچبەران لە ڕووی سەرما و مەترسیەکانی سەرما و ئاوەوە چییە و تا چەند بۆ منە ئێوە ئاگاداری ڕەوشی پەنابەران هەن بە تایبەت لە سنوورە ئاویەکان و بەرزیان بۆونە دابەزینی پلەی گەرما و زیادبوونی سەرما و سۆڵە بە تایبەت لە وەرزی زستاندا. بەڵە بە دڵنیایە دیارە ساڵانە لەو کاتانەی کە وەرزی با بڵێن سەرما و سۆڵە کە دەست پێکاوە بەفر و بارانێکی زۆری بەلێزمە هەیە بە تایبەتی لە کەناراوەکان و هاوکات لەو ڕێگایانەی کە پەنابەر بە شێوەیەکی ناسایی پێیان تێپەڕەبن ڕێژەکە تەواو دابەزیەکە مەکاتەوە. خۆشبەختانە تا ڕادێک لە چاو ساڵانی ڕابردووە ڕێژەی قوربانیانی ڕێگەی کۆچی نایاساییوە و ڕێگایانی کە پێیان تێپەڕەبن بەراورد بە ساڵانی دیکە زۆر کەمی کردووە گەرچی لەم ساڵا 57 کەسمان هەبووە بەداخەوە کە لەو ڕێگای گیانیان لەدەستداوە و نزیکی بە 47 کەسیان تەرمیان بوونی هەبووە تەرمەکانیان گەڕەندراوەتەوە بۆ عێراق و ڕادەسی کەسوکارەکانیان کراوە دە کەسێکیشمان هەیە بێ سەر و شوێنە خراوەتە پاڵ مەلەفی ئەو پەنابەرانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە بێسەر و شوێن بوون لە ڕووداوە جیاجیاکانە و دۆسی تایبەتیان بۆ کراوەتەوە بۆی کە لە چ کاتێکە تەرمەکانیان دۆزرانەوە بتوانین ئێمە بیانگەڕێنینەوە بۆ کەسوکارەکانیان. دیارە وەک ئاماژەمان پێکرد وەک باس کرا لە ئێستا ڕێژەکە کەمترە بەڵام پەنابەر زیاتر ڕێگە و شکانەکان ئەگرێتە بەر وەگرەوەی کە ڕێگەی دەریایی بۆ پێیکەم شەپۆلی دەریاوە مەوجەی دەریا زۆر بەقووەتەوە زۆر بەهێزە و ئەو یەخت و بەلەمە چوپ و بێکەڵکانی کە پەنابەر پێی ئاڕۆن ناتوانن بۆ ماوەیەکی درێژخایەن پێی بڕۆن لە کاتێکە دیارە لە ماوەی چەند مانگی ڕابرد و پەنابەران و قاچاقچیەکان و گروپ و باندانی کە پەنابەریان ڕەوانەی وڵاتانی ئەوروپا کرد لە دەریای ئیجەوە دواتر بۆ دەریای سپیناوە ڕاست و لێەوە بۆ ئیتالیا کامە نزیکەی زۆر جار بە هەفتەیەکی پێچوو کە هەتاوەک وەگەشت نەجێگەی خۆیان. لە ئێستا ئەوە کەمتر بووە ئەوانەی کە ئەڕۆن بە ڕێگەی دەریایی لە دەریای ئیجە لە مەسافەیەکی کورتا چەند سەعاتێک تێپەڕەبن و لە دوورگەکانی یۆنان خۆیان ڕادەسی پۆلیسەکەن. زۆر باشە ئەگەر لە ساڵانی 90ەکان کۆچ ڕاکردن بوو بێت لە گرانی و برسێتی و هەژاری و لە چەند ساڵی ڕابردوشدا بە قسەی جەنابتان ڕاکردن بوو بێت لە قەیرانی دارایی و مەترسیەکانی شەڕی داعش بۆ سەر کوردستان لە ئێستادا هۆکارەکانی کۆچ لەگەڵ نەمانی گرانی و چاکبوونەوەی قەیرانی دارایی و نەمانی مەترسیەکانی داعش بۆچی گەنجی ئێمە تا ئێستاش لەگەڵ ئەو هەموو مەترسی ڕێگە و ئەو ئاڵۆزی دەرونی و نەخۆشیە جەستەیانی کە لە کەمپەکان و نەبوونی ئیش لە ئەوروپا ڕوبەڕوویە بێتەوە بۆچی هێشتا بەردەوامە لە کۆچکردن؟ بەڵە بەداخەوە گەرچی ئێمە چەندین جار لە ڕاگەیاندنەکان باسمان لە یاسا و بڕیارەکانی وڵاتانی ئەوروپا کردەوە و باسمان لەو پاشە کشەیە کردووە کە وڵاتانی ئەوروپا لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ و مافەکانی پەنابەران کە داویانەوە بەڵێنیان داوە کە هاوکار و هەماهەنگی هەچ هاوڵاتیەک بنکەوەکو پەنابەر و لە وڵاتام کا بەڵام لە ئێستا ڕۆژ بە ڕۆژەوان لە پاشە کشیان و قەید و بەندی زۆر قرس ئەهێنە پێشەوە بۆی کە داوانامەکانیان ڕەت بکرێتەوە و ناچاریان کەن بگەڕێنەوە بەرەو وڵاتەکانی خۆیان. بەڵام بەداخەوە دیارە لە هەرێمی کوردستان و عێراقیش بارودۆخەکە ڕاستە لە ئێستا موچە تا ڕادەیەک باش بووە بەڵام بە تەنها موچە نەبووە دیارە هاوڵاتیان کۆمەڵی هۆکارگەل هەبوونە بۆی کە کۆچ بکەن بەرەو وڵاتانی ئەوروپا بۆی کە ژیانێکی شایستە بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن ئەویش کە نەبوونی هەلی کار بووەوە سەدان هەزار لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکانمان هەیە هەتاوەکو ئێستا ئەمانە دانەمەزراون و هەلی کار نەڕەخساوە بۆیان و بە دەر لەوەش ئەو جەنگەی لە ماوەی ساڵانە ڕابردووە دەور و تەسیری هەبووە لە سەریان و پێکهێنانی حکوومەت لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر هاوڵاتیان و نەبوونی خزمەتگوزاری بە پێی پێویست ئەمانە هەمووی تەسیری هەیە کە کۆمەڵی هۆکارگەلن بۆی کە هاوڵاتیان وڵاتی خۆی جێبیێڵێت و ڕوو لە وڵاتانی دەرەوە بکات. دیارە ئەمە زەنگێکی مەترسیدارە بێ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و هی عێراق
پەلە بکەن لە چارەسەری کێشە ناوخۆیەکانی خۆیان و هاوکار و هەماهەنگی تەواوی هاوڵاتیان بن لە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان و موچە و ڕەخساندنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. کاگاری هیچ ڕێژە و ئامارێکمان هەیە لەوەی کە جیاواز بێت لەوەی گەر کەسێک وەکو مجەڕەدی یا بەتەناخۆی کۆچی کردبێت لەگەڵ ئەوانەیە کە بە خێزانی کۆچیان کردبێت. ببوورە باش لە پرسیارەکەت تێنەگەشت. هیچ ڕێژەوە ئاماری و داتایەک لە بەردەستا هەیە جیاوازی بخاتە نێوان ئەو کۆچبەرانەیە گەر وەکو تاک کۆچیان کردبێ یا وەکو خێزانی ژن و منداڵیشیان لەگەڵا بوو بێت؟ بەڵێ من ئەگەر لە پرسیارەکەی بەڕێزت تێگەشت بێتم مەبەست لەوەیە کە ڕێژەی گەنجان و یا با بڵێن ئەوانەی کە خێزاندارن بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کرد بێت دیارە دایمان ڕێژەی گەنجان بەراورد بە ڕێژەکانی دیکە جیاوازیان هەبوو و بەرزتر بووە بەڵام لەم ساڵانەی دوایە بەداخەوە سەرجەم چین و توێژەکانی گرتەوە و ئەگەر ببینن لە ڕووداوە نەخوازراوەکانی کە بەسەر پەنابەرانە لە ڕێگە جۆرا جۆرەکانە هات ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە ڕێژەیەکی بەرچاوی بەر ژنان و مناڵان کەوتووە بەداخەوە کە بوون بە قوربانی و بێسەر و شوێن بوون لە ماوەی ساڵانە ڕابردووە و وەک باسکرا سەرجەم چین و توێژەکانی گرتوتەوە کە ئەوانەی کۆچەکەن بەرەو دەرەوەی وڵات بە تایبەتی با بڵێن زیاتر گەنجەکان ناومێدن و کۆچەکەن بەرە وڵاتانی ئەوروپا. یاسای گەڕانەوەی بە زۆری کۆچبەران لەلایەنێکی تی ئەوروپا یا لە خود وڵاتانی ئەوروپا هیچ یاسایەک هەیە کە بتوانێت بە زۆر کۆچبەرێک بگەڕێنێتەوە بۆ خاکەکەی خۆی و ئەگەر هەبێ ئایا تا چەندە دەبێت بە ڕەزامەندی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بێت ئەگەر کۆچبەرێکی کورد لە هەرێمی کوردستان پێشتر کۆچی کردبێت و ئێستا بە زۆر بگەڕێنرێتەوە بۆ خاکەکەی خۆی. بەڵێ دیارە ئەو یاسایانەی کە تایبەتن بە زۆرە ملەی ناردنەوەی پەنابەران ئەوانەی کە داوانامی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە دیارە زۆرێک لە وڵاتان بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی خۆیان و بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی عراقیش بە پێ و بە دوواداچوونانی کە ئێمە کردومانە لە ماوەی ساڵانە ڕابردوو چکە چەندین حملە لەلایەن وڵاتانی ئەوروپا لە زیاتر 11 بۆ 12 وڵاتی ئەوروپی پەنابەری عراقی بە شێوەی زۆرە ملێ و بە دوور لە خواستی خۆیان و لە گرتوخانەکانە لێدایانەنان بۆ ماوەی چەند ڕۆژێک و دواتر بەبێ هیچ بەڵگەنامەیەک ڕەوانی فڕۆکەخانەکانی عراق کراونەتەوە دیارە لە ساڵی 2011 ئەمە کۆتاییمان بەم پرۆسەیە هێنا وەستاینەوە بە دژی ئەوەی کە بە زۆر پەنابەر بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و عراق لەم ساڵانەی دوایە چەندین جار ئەم حملێ دەستی پێکردوێتەوە بەڵام نسبەیەکی زۆر کەم لەو پەنابەرانە گەڕەندرانەوە دیارە ئێمە زیاتر لە 35 بۆ 40,000 کەس ڕەنگ بە ێستا ڕێژەکە زۆر لەوە زیاتر بێت کە من ئاماژەی پێم کە داوانامی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە تەرد و ڕەفسیان وەرگرتو ئەمانە کە لەلایەن وڵاتانەوە ناچارەکردن بۆی کە بە شێوەی زۆرم لێ بێ یاوە تا خۆیان ناچاریان بکەن واژوو بکەن بگەڕێنەوە دیارە وڵاتانە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی عراقیش ئەم بڕیارانەدەن و ئێمە لەسەر ئاستی ئەوروپا و لەسەر ئاستی پەرلەمانی ئەوروپا دیارە یاداشت و ناڕەزاییمان پێشکەش کردوون و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عراقیش بە هەمان شێوە خۆشبەختانە حکوومەتی عراقی لە ئێستاە بڕیاری دەرکردو دژی بە زۆر ناردنەوەی پەنابەران و زۆرێک لە سەفارەت و باڵۆزخانەکانی عراق ئاگادار کراونەتەوە کە جواز مرور و جوازی کاتی با بڵێن بۆ هیچ پەنابەرێن نەکرێت کە پەنابەرەکە خۆی مەوجود نەبێت لە سەفارەت و باڵۆزخانەکانە یعنی لەسەر داوای خۆی نەبێت چکە لە ماوەی ساڵانی ڕابردووە پۆلیس خۆی کتابی کرد بۆ کۆمەڵێک لەو پەنابەرانی کە خۆیان ئەیانویست بیان گەڕێنەوە چون جواز مروریان بۆ کردنەوە بەدەر لەوەش یا هەر هیچ بەڵگەنامەیەکیان بۆ نەئەکردن یەک تەنها ئایندێکی پێبوو لێرە لە فڕۆکەخانەکان وەریانەگرتنەوە و لە هەمان کاتیشا حکوومەتی عراقی بە فڕۆکەخانەکانی ڕاگەیاندووە کە ئەو پەنابەرانەی بێ بەڵگەن وەریان مەگرنەوە لە فڕۆکەخانەکان دیارە خۆشبەختانە تا ڕادەیەک ئەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە و هاوکار و هەماهەنگن غەیری ئەو پەنابەرانەی کە لە وڵاتی تورکیاوە لە قوبروس لە ماوەی ساڵانی ڕابردووە دەستگیر کراون ئەمانە ئێمە نەمانتوانیوە جواز مرور و با بڵێن جوازەکانی خۆیان کە فەوتاوە جواز مروریان بۆ بکەن لە سەفارەت و باڵۆزخانەکان نسبەیەکی کەمیشن ئەوان
هەر بە وەرەقە گەڕانومانەوە بەس پێشوەخت خۆمان لەگەڵ فڕۆکەخانەکان قسەمان کردووە کە ئەمانە هاوڵاتی عێراقین و هاوڵاتی بابلەن دانیشتوی هەرێمی کوردستانن و لەسەر خواستی خۆیانن لە بەرەوەی کە بۆ ماوەی درێژخایان لە گرتوخانەکانە نەمێننەوە ئێمە داوامان کردووە کە بیان گەڕێنەوە خۆشبەختانە هاوکار و هەماهنگ بوونە لەوە ئەوەی کە تۆزێ گرفت بۆ پەنابەر دروستکە لە ئێستا فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغایە کە بۆ ماوەی چەند ڕۆژێک لە گرتوخانەدایان ئەنێن هەتاوەکو کاروباری یاسایی هەتا زۆر جار کەفیلیشان لێوەرەگرن ئەگەر کە سوکاریان لێرەوە بڕۆن بۆ بەغا ئەگەر چی کەسێکە بووە خۆشبەختانە هاوکار و هەماهەنگی ئێمە بۆ لە ناوفڕۆکەخانە بەڵام ئەو بە شێوەیەکی گشتی نەبووە کە بتوانە لەسەر کۆی ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و کۆچبەران سپاس بۆ بەڕێستان کە لە ڕۆژی جیانی کۆچبەراندا بوویتە میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دوای ناوبڕەکە درێژە بە بڕگە و بابەتەکانی دیکەمان دەدەین. بینەرانی عزیز دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەمینداری گشتی لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانایە بۆی کە بزانین کار و چالاکی ئەم لیژنەیە لە ڕابردوودا چی بووە چۆن دەیانوێت خزمەت بە وەرزشی هەرێمی کوردستان دەکەن کە ئەویش بەڕێز دکتۆر ئالان قادرە ئەمینداری گشتی لیژنەی ئۆڵۆمپی کوردستان. بەڕێز کاک دکتۆر زۆر سپاس بۆەوە دەرفەتەی کە بەێمەت بەخشیوە ئەگەر لێەوە دەست پێ بکەین لیژنەی ئۆڵۆمپی کوردستان پێناسەیەکی بۆی کە بینەران زیاتر ئاشنابن بە تایبەتی جیاواز لەو بینەرانی کە تایبەتن بە وەرزشەوە. بەڵێ ڕۆژتان باش بێگومان لای هەمووت لایەک ئاشکرایە کە لیژنەی ئۆڵۆمپی وەکو یەکێک لە دەستگا وەرزشەکانی هەرێمی کوردستان هەوڵی داوە سەرپەرشتی کار و چالاکی یەکێتی وەرزشیەکان بکات و بەداخەوە ماوەیەک لەمەوە پێش هەندێک سستی لە کار و چالاکیەکانی دروست بوو بەڵام لە سەرەتای ساڵی 2009ەوە پاش دیداری سەرۆکی ئەنجومەنی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان دیدارێکمان لەگەڵی ساز کرد و هەندێک بەڵێنی بۆ جێبەجێکردین و لە ئەتوانم بڵێم لە مانجی 3 ساڵی 2009ەوە ئەم لیژنەیە لە ڕێگەی یەکێتی وەرزشیەکانیەوە کەوتەوە سەر چالاکی و بەردەوامە هەتاوەکوی ئێستا و بە نیازین لە هەفتەی داهاتوو ئینشاءالله کۆبنەوەیەکی دەستەی گشتی بکەین بۆ ئەوەی هەڵسەنگاندنێک بۆ ئەو کار و چالاکیانە بکەین کە لە ماوەی ڕابردوو ئەنجاممان داوە و هەروەها بەرنامە و پلانی کاری ساڵی داهاتووش دابڕێژی. زۆر باشە کەواتە لیژنەی ئۆڵۆمپی ڕۆڵی چییە؟ زۆر جار لە یەکلاییکردنەوەی و ململانەیانی کە لە نێوان وەرزش یا یەکێتی جیاوازەکان لە وەرزشەکانیانە دروست دەبێت لە نێوان دوو ڕکابەری یەکتر لە هەر یەکێتیەکی جیاواز. بەڵێ لیژنەی ئۆڵۆمپی ئەکرێت پێناسەی بکەین وەکو چەترێک بۆ کۆکردنەوەی سەرجەم ئەو یەکێتی وەرزشیانەی کە لەژێر ڕێنماییەکانی لیژنەی ئۆڵۆمپی کار ئەکەن. بەڵام ئێمە ئەبێ ئەوە لە یاد نەکەین کە هەر یەکێتێکی وەرزشی سربەخۆییەکی دارایی و کارژێڕی و هونەری خۆی هەیە کە بە دەستەی گشتی ئەو یەکێتیە سەرپشکن لەوەی کە هەر بڕیارێک بدەن لە بەرژەوەندی بڵاوبوونەوەی چالاکی وەرزشیەکەیان بێت یاوە خودت بەرەو پێشچوونی چالاکی وەرزشیەکەیان بێت مەبەستم لە بەرەو پێشچوونی چالاکی وەرزشەکەی خۆیان بێگومان هەر کاتێکیش یەکێتێکی وەرزشی بۆ خوا نەخواستە یعنی هەر کێشەیەکیان گرفتی هەبێت دەکرێت ئەو کێشە و گرفتانە بەرز بکرێتەوە بۆ لیژنەی ئۆڵۆمپی و لیژنەی ئۆڵۆمپی بەپێی ئەو ڕێنماییانەی کە لەسەر جەموڵاتانی دنیا کاری پێ ئەکرێت دەکرێت ڕێنمایی بدات بە یەکێتی وەرزشیەکە و ڕێی ڕاست نیشانی ئەو یەکێتی وەرزشیە بدات بۆ چارەسەرکردنی کێشەکەی خۆیان. زۆر باشە کاک دکتۆر ئێوە پەیوەندیتان لەگەڵ لیژنەی ئۆڵۆمپی عراقیە چۆنە و هەندێک یەکێتی هەن لە ناو هەرێمی کوردستانە هێشتا ڕەنگە سەر بە با بڵێن لیژنەی ئۆڵۆمپیەکانی عراق بن ئایا ئەگەر بکرێت ڕوونکردنەوەی زیاتر بدەیت لەو بارەوە بۆی کە زۆر جار سیر دەکەی دەڵێ
فڵان نادی سەر بە عێراقە هێشتا ئەمانە سەر بە هەرێمی کوردستانین یاخود ئەم یەکێتیە هێشتا ڕەنگە لە هەرێمی کوردستاندا نەمەزرا بێت ئایا ئەمە چۆن ئەگەر بکرێ ڕوونکردنەوەی زیاتر بدەیت؟ بەداخەوە ئێمە ئەو بارەی کە لە کارگێڕی وەرزشی هەیە بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری عێراق ینی شێوازێکی تەندروستی نییە ینی زۆر جار ئێمە هەندێک گلێ و گازەندە لە کاروبارەکانی خۆمان ئەەکەین و وڵاتی عێراق وەکو نمونە بۆ هەندێک کاروبار دێنینەوە بەڵام بەداخەوە یعنی دەبێ ئێمە ئەوە بزانین ئێستا سیستمێکی کارگێڕی تەندروست بۆ بەڕێوەچوونی وەرزش لە عێراق بوونی نییە بەردەوام ئەم ململانەیانەیە کە لە نێوان دەستگا وەرزشیەکانی عێراق هەیە کاریگەری هەبووە لەسەر کار و چالاکی وەرزشیەکان ئەم ململانەیە کە لە نێوان دەستگا حکومیەکان و دەستگا با بڵێن نیمچە حکومیەکان کە خۆی بینێتەوە لە لیژنەی ئۆلۆمپی عێراقی کاردانەوەی خراپی هەبووە لەسەر ئیدارەدان و بەڕێوەچوونی کاروباری چالاکی وەرزشیەکان بۆیە ناکرێت ئێمە ئەو نموزەجە ناشرینە بکەینە پێوەرێک بۆ کارکردن لەسەری لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە مانای ئەوە نییە کە لە هەرێمی کوردستانیش ئیش و کارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک تاوەکو ئێستا یاخود بە شێوەیەکی یاسایی ڕۆیشتۆ بەڕێوە بەداخەوە لە کوردستانیش بە هەمان شێوە تاوەکو ئێستا یاسایەکی تەندروست نییە بۆ ئیدارەدانی بواری وەرزش و فەلسەفەی گونجاویشمان نییە و ئەوەی کە کراوە تەنها پشبەستن بووە بە هەندێک لەو ڕێسا و یاسایانەی کە لە وڵاتانی دەوروبەر کاری پێکراوە ئەنجا تا چەند ئێمە سەرکەوتوو بووین لە بەکارهێنانی ئەو بڕگانەی کە لەو یاسایانە هەیە یا خود چەند ئەو یاسایانە گونجاو بووە لەگەڵ بارودۆخ و ئەو هەلومەرجەی کە لە هەرێمی کوردستان هەبووە بە تایبەتی لە بواری وەرزش ئەمە خۆی لە خۆیدا ڕەنگە هەندێک جار کێشە و گرفتی بۆ یەکێتی وەرزشیەکان دروست کرده بێت و یەکێتی وەرزشیەکانیش ینی زۆرتر ئەو چالاکیانەی کە کردویانە بۆ یانە وەرزشیەکان بووە یانە وەرزشیەکانیش ڕەنگە لەبەر ئەو هۆکارانەی کە ئاماژەم پێکرد نەیانتوانی بێت ینی بە شێوەیەکی سیستماتیک بەشداری لەو چالاکیانە بکەن کە یەکێتیەکان ئەنجامی داوە و یەکێتی وەرزشیەکانی کوردستانیش بەداخەوە ینی بەهۆی ئەو بارودۆخە نالەبارەی یاوە خود ئەو ئیدارەدانە ناتەندروستەی کە لە عێراقیش دەگوزارێت ڕەنگە یەکێتی وەرزشیەکانی کوردستانیش بەردەوام ڕوبەڕووی کێشە و گرفت بوو ببێتنەوە بۆ ئەوەی کە چۆنی مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە بکەن کە هەندێک جار لە کاتی ئەنجامدانی چالاکیەکان و پاڵەوانێت زۆر باشە کاری دکتۆر نەبوونی ئەو یاسا و ڕێسایە باشەش لە هەرێمی کوردستان وەک خۆ تاماژت پێکردکەنیە تا چەندە دەبێتەوە کاریەوەی کە توانای هەندێک یاریزانی باش چ لە یاریە ئەنفرادیەکان بوو بێت یاخود یاریە گشتیەکان یاریە جەماوەریەکان لەوەی کە توانە و لایەتووکەیان بمرێنرێت و توانە و لایەتووی نادیەکە دوجار ڕەنگە بەوەکو خۆ پێویست بەرجەستە نەکرێ لە مقابلدا زۆر جاراوانە زیاتر گرنگیان پێدەدرێت کە ڕەنگە کەسێکی سەرمایه‌دار لە پشتیانەوە بێت یاخود لایەنێکی سیاسی لە پشتی ئەم نادیەوە بێت. بەڵێ بێگومان ئێمە ینی وەکو ئاماژەم پێکرد هەرچەند ڕوبەڕۆی ئەو کێشە یاسایی و ئەو گرفتانە بووینەتەوە کە لە بواری کارگێڕی وەرزشی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە پێی توانە و بە پێی پێویست و بە پێی ئەو ئاستەی کە با بڵێن یاریزانەکان پێگەیشتووە هەوڵمانداوە کە ئاسانکاری بۆ بکرێت و هاوکاری بکرێت بۆ ئەوەی بتوانێت بەشداری لەو چالاکیانە بکات کە پێویست دەکات بەڵام ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە لە وەرزشکاران نەشارینەوە کە بەشداریکردن لە هەر چالاکێکی وەرزشی بە تایبەتی ئەوانەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجامەدرێت یاخود لەسەر ئاستی هەندێک لە وڵاتان هەرێمی یا خود چیشوەری ئەنجام ئەدرێت کۆمەڵێک ڕێسا و یاسا هەیە ینی کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆ بەشداریکردن هەر کاتێک ئەم ڕێنماییانە جێبەجێ کرایاوە خود بوونی هەبوو لە ئەرزی واقع دەکرێت ئێمە هاوکاری و ئاسانکاری بۆ ئەم وەرزشکارانە فراهەم بکەین و بتوانن بە باشترین شێوە خۆیانی بۆ ئامادە بکەن و بە باشترین شێوە بەشداری بکەن و ئەنجامی باشیش بەدەست بێنن بەڵام
هەندێک چالاکی وەرزشیش هەیە کە بەڕاستی لەسەر ئاستی دەرەوەی هەرێم و با بڵێن عێراقیش ئەکرێت. ئەم چالاکی وەرزشیانە چالاکی وەرزشی ڕۆژانن، یعنی ئەو چالاکیانە نین کە باوەڕپێکراو بن لەلایەن یەکێتیە نێودەوڵەتیەکانەوە و ئەنجامەکانی باوەڕپێکراو بێ و ئەو دەستکەوتانەی کە لەو پاڵەوانێتێش بەدەست دێت جێگەی خۆی بگرێت. ینی خۆتان نەزانن ئێوە وەرزش بوارێکە بوارێکی کۆمەڵایەتی و پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە. ڕەنگە هەموو وڵاتێک لە وڵاتانی دنیا ڕۆژانە کۆمەڵێک چالاکی وەرزشی ئەنجام بدات و بانجێشی خەڵک بکات بۆ ئەوەی کە چالاکێکی کۆمەڵایەتی وەرزشی لە وڵاتەکەی خۆی ئەنجام بدات. ئەمە بەمانای ئەوە نایەت کە هەموو ئەو چالاکیانەی کە لەسەر ئاستی دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجامەدرێن هەموو چالاکی باوەڕپێکراون یاوەخود چالاچین کە لەلایەن یەکێتی وەرزشیەکانەوە ڕێگە پێدراوە یاوەخود دەرەنجامەکانی ینی تۆمار ئەکرێت لەو یەکێتیە ناوەندێ وەرزشیانە. بۆیە ئێمە ئەبێت ینی زۆر ئاگادار بین لە جۆر و با بڵێن نەوعەتی ئەو بەشداریکردانەی کە وەرزشکارانی ئێمە بەشداریەکەن لە پاڵەوانێتیەکان و وەکوتم بەڕەخمی ئەوەی کە ئەو ڕێسا و یاسایانە نەبووە لە هەرێمی کوردستان، بەڵام من پێم وایە تا ڕادەیەکی باش هاوکاری و ئاسانکاری بۆ هەموو ئەو یانانە و بۆ هەموو ئەو یاریزان و ڕاهێنەر و ناوبژیوانانە کراوە کە بە شێوەیەکی فەرمی لەلایەن یەکێتیەکی نێودەوڵەتی بانجێشتی با بڵێن ئەنجامدانی چالاکێکی وەرزشی ئەکرێن و خۆشبەختانەش ینی دەبێ ئەوەش ئاماژە پێ بکەین کە زۆربەی ئەو بەشداریکردانەی کە بەو شێوازە بووە و لەسەر ئەو بنەمایانە بووە دەستکەوتی باشی هەبووە. زۆر باشە دکتۆر، ململانەی سیاسی و ئیدارەی خۆبەڕێوەبەرێتی لە کوردستان زۆر جار بۆتە گرفت و لەمپەر لە بەردەم کار و چالاکی ڕێکخراوەیی و سەندیکا پیشەیی و حکمی و تەنانەت حیزبەکانیش تا چەند ئەم گرفتە بۆتە ڕێگر لە بەردەم کار و چالاکیەکانی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان کە بە جۆرە لە جۆرەکان نەتوانێت بە ئەرکی ڕاستەقینە و سەرەکی خۆی هەڵسێت، چونکە بێگومان لە ڕابردوودا بینی ومانە ململانەی سیاسی نێوان دوو حیزبی دەسەڵاتدار ڕێگر و گرفت بووە لە بەردەم چالاکی وەرزشی و ڕێکخراوەی و سەندیکا پیشەیەکانە و لە چەند مانگی ڕابردووشدا کە ئێمە بەرنامەیەکمان کرد مەسەلەی فرۆشتنی ئەنجامی یاریەک بوو، پێم وابێت لە نێوان یانەی وەرزشی سلێمانی و زاخۆدا بوو کە ئەنجامەکە فرۆشرا بێ، ئەمەش کە کاریگەری یام پاڵنەر و ویستێکی سیاسی لە پشتەوە ببێت. تا چەند لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بەدەست ئەم گرفتەوە دەناڵێنێ؟ بێگومان کاکە جانماوەکو ئیشارەتم پێکرد، ینی هەر یەکێتێکی وەرزشی سربەخۆییەکی کارگێڕی و هونەری و دارایی خۆی هەیە و ئەو بڕیارانەی کە ئەو یەکێتیە وەرزشیە دەری ئەکەن ئێمە ڕێزی لە ئێگرین. ئێمە ڕەنگە تەنها کاریمان ئەوە بێت کە ئەگەر بڕیارێک لە ڕووی یاساییەوە ینی خەلەلێکی هەبێت دەکرێت ئێمە ینی ڕوونکردنەوە بدەین بەو یەکێتیە بڵێن ئەم یاسایە یاخود ئەم بڕیارێکە داوتانە لە ڕووی یاساییەوە ڕەنگە ئەمە کەم و کورتیەکانیان بێ، بەڵام تەدەخولکردن لە بڕیارەکانی یەکێتی وەرزشیەکان بەڕاستی ئەمە پەیوەست نییە بە لیژنەی ئۆلۆمپیەوە، چونکە لیژنەی ئۆلۆمپی تەنها یەک یەکێتی نییە، ئێمە لە لیژنەی ئۆلۆمپی 30 یەکێتی وەرزشیمان هەیە. ئەم یەکێتی وەرزشیانە هەموو ئازادن لە هەر بڕیارێک یان لە هەر هەنگاوێک کە بینێن بۆ بەرەو پێشچوونی کاروباری چالاکیەکەی خۆیان. لەبەرەوە وەکوتم ینی کاری لیژنەی ئۆلۆمپی تەنها ڕێنیشاندەرە و تەنها ئەوەیە کە ئەگەر تێبینی هەبێت لەسەر بڕیارێک بتوانین ئەو تێبینیە بگەێنین بە یەکێتی وەرزشیەکە. بێگومان منیش لەگەڵ بەڕێستم کە بابەتی ینی بچووکردنەوەی وەرزش لە هەندێک ڕێکخراوە یاوە خودت ئەو تەدەخولەی کە هەیە لە لایەن لە هەندێک ئەحزابی سیاسی لە هەندێک لە کاروباری وەرزشی بێگومان کاریگەری خراپی هەیە لەسەر پەڕێوەچوونی ڕەوتی وەرزش و دەبێت ئێمە بە هەموو لایەک هەوڵ بدەین کە سەرەتا فەلسەفەیەکی گونجاو بۆ ئیدارەدانی وەرزشی داهاتوو دابڕێژین لەسەر بنەمای ئەو فەلسەفەیە دەکرێت ئێمە حتا تەنانەت ئەم ئەحزابانەش مافی خۆیانە ئەگەر بیانەوەی لە ڕێی وەرزشەوە هەندێک با بڵێن دەستکەوتی تەنانەت سیاسیش بۆ خۆیان بەدەستبێنن، بەڵام بە شێوازێک کە ڕێکی خین، ینی هەموو تێیدا بەشدار بن و هەموو مافی ئەوەیان هەبێت کە
باشترین پرۆژەی وەرزشی پێشکەش بە دەستگا وەرزشیەکان بکەن و بە هەموو لایەک بتوانین ڕوویەکی جوانی وەرزشی پێشکەش بە وەرزشکارانی کوردستان بکەین و ئەم فرە دەسەڵاتیە و ئەم بەربڵاویەی کە هەیە لە بەڕێوەبردننی کاروباری وەرزش جاچی لەلایەن ئۆلۆمپی بێت چ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری بێت چ لەلایەن ئەندێک لەم ڕێکخراوانەی با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەمانە هەمووی بە تایبەتی ئەوانەی کە مەبەستمەوەی بە تایبەتی ئەوانەی کە پشپۆری وەرزشیان پێوە دیارە نەک هەموو ڕێکخراوەکان ئەمانە هەمووی لەژێر چەتری با بڵێن دەستگایەکی سەرتاسەری بەهێزی باوەڕپێکراوی خاوەن یاسایەکی باوەڕپێکراو بتوانین کاروباری وەرزش بە شێوازێکی ئەکادیمی و زانستی بەڕێوە ببین بۆ ئەوەی زۆرترین ژمارە لە وەرزشکارانی کوردستان سوود لەم دەستگایە ببین. زۆر باشە. لیژنەی ئۆلۆمپی کوردستان تا چەند ڕۆڵی هەیە یا دەتوانێت کە ئاستی وەرزشی یام ئاستی لێهاتووی یاریزانەکان و بوارە جیاوازەکانی وەرزش لە کوردستان بەرز بکاتەوە بەرەو ئاستێکی زۆر باش بیباتەوە. بڕگەی دومی پرسیارەکەم ئیمکانیات و وەکۆڵێ دەستڕۆیشتوەکان یان بۆمونە پێداویستیەکانی ئێوە لە بواری بەڕێوەبردننی وەرزشیدا چین و تا چەند حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و یارمەتی دەرتان بوون بۆەوەی ئێوەش بتوانن ئاستی وەرزشی یا ئاستی لێهاتووی یاریزانەکان و تەواوی پێگاتە جیاوازەکانی وەرزش لە کوردستان بەرەو پێش ببن. بەڵێ سەبارەت بە پێرەوە پێشبردننی ئاستی یاریزانان ئێمە دەبێت ئەوە بزانین کە لیژنەی ئۆلۆمپی ئەرچی چییە؟ یەکێتی وەرزشی ئەرچی چییە؟ یانەی وەرزشی ئەرچی چییە؟ و ئەگەر سەرەتا لە یانە وەرزشیەکانەوە دەست پێ بکەین یانە وەرزشیەکان وەکو ڕێکخراوێکی وەکوتم کۆمەڵگەی مەدەنی و یاوە خودۆکو دەستەیەکی وەرزشی ئەکرێت کار بکات بۆ لە خۆگرتنی وەرزشکارانی کوردستان لەسەر جەم چالاکیە وەرزشیەکان هەرچەندە ڕەنگە یانە وەرزشیەکان نەتوانن هەموو ئەو چالاکیە وەرزشیانەی کە هەیە لە خۆی بگرن بەڵام هەر نەبێت ئەتوانن 4-5 جۆر چالاکی وەرزشی لە خۆیان بگرن. لە ڕێگەی ئەم یانە وەرزشیانەوە ئەم یاریزانانە ئاشنا ئەبن بەو چالاکیە وەرزشیە. کاری یەکێتی وەرزشیەکانیش ئەوەیەکە چالاکی و پاڵەوانیەتی جۆرا و جۆر بۆ ئەم یانە وەرزشیانە ڕێک بخات بۆ ئەوەی ئەم یاریزانانەی کە لەو یانە وەرزشیانە یاری ئەەکەن لەگەڵ یەک کۆنتاکت بکەن و ئاستی وەرزشی خۆیان بەرەو پێشەوە ببن. لیژنەی ئۆلۆمپیش لە ڕێگەی یەکێتی وەرزشیەکانەوە کاری ئەوەیەکە بەداخەوە ئێمە ڕەنگە لەبەر ئەوەی کە کیانێکی بڵێن دووەلیمان نییە ئەوەیان بۆ ئێمە ڕەنگە زەحمەت بێت بەڵام ئەگەر عێراق بنمونە وەرگین لیژنەی ئۆلۆمپیشکاری ئەوەیەکە هەر 4 ساڵ جارێک بەشداری ئەو خولانە ئەکات کە پێوترێت خولی ئۆلۆمپی و لەسەر ئاستی وڵاتانی دنیا ئەنجام ئەدرێت لە ڕێگەی ئەم خولەوار 4 ساڵ جارێک ئەو یاریزان و ناوبژیوان و ڕاهێنەرە ئازبەرزانەی کە گەیشتونەتە ئاستێک بتوانن ئیدارەی خود یاریەکان بەڕێوە ببەن بەشداری ئەم دەوراتانە ئەکەن و مێژوویەکی پرسەروەری ڕەنگە بۆ خۆیان تۆمار بکەن. لەبەر ئەوە ئەگەر ئەو پرسیارە لە ئێمە بکرێت ئێمە کەمتەرخەم بین بۆ ئەوەی کە یاریزان پێ نەگەیشتووە ڕەنگە ئەمە زۆر کاری لیژنەی ئۆلۆمپی نەبێ بەقەدەر ئەوەندەی کە کاری یانە وەرزشیەکان و یەکێتی وەرزشیەکانە چکاوتم ئەمە ینی سیستمێکە بەیەکەوە گرێدراوە ناکرێت لەسەرەوە ئێمە دەست پێ بکەین دەبێت ئێمە لە خوارەوە دەست پێ بکەین کە لە خواریشەوە دەستمان پێکرد وەک بەو شێوازە بێت کە ئاماژەم پێکرد بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو لیژنەی ئۆلۆمپی هەر کاتێک ینی لە ڕێگەی یەکێتی وەرزشیەکانەوە ئاگادار کرابێتینەوە بەوەی کە یاریزانێک ڕەنگە توانای ئەوەی هەبێت کە لە پاڵەوانێتێکی نێودەوڵەتی بەشداری بکات یاوە خۆت ناوبژیوانێک یان ڕاهێنەرێک بێوێت بەشداری چالاکێکی ئازبەرز بکات کە لەسەر ئاستی دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. دکتۆر ئالان قادر ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان.
بینەرانی عزیز دیارە تەوەری سێمە قسەکردن لەسەر یاری کلاسیکۆی ئەمشەو و بەتایبەتی شەڕی لایەنگرانی ئەو دوو تیپە با پێشەوەی کە بچینە سەر بابەتەکە کە راپۆرتێکشمان بۆ ئامادەکراوە بەڵام سەرەتا فاسیلەیەک بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان وەک ئاماژەم پێکرد قسەکردنە لەسەر یاری کلاسیکۆی ئەمشەو بەڵام پێشەوەی بچین لای میوانە تایبەتەکەمان راپۆرتێک ئامادەیە لەسەر یاریەکانی ڕابردووی کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. لا جیهانی تۆپی پێدا کلاسیکۆی کێکە لە هەرە بەهێزترین یاریەکان بە جۆرەکەم یاریە باڵی بەسەر تەواوی جیهاندا کێشاوە و هاندرانی وەرزشیشی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. کلاسیکۆی ئیسپانی با ڕوبەڕووبوونەوەی نێوان هەردوویانی ڕیال مەدرید و بەرشەلۆنە دەوترێت. ئەم یاریە جگە لە ڕووە وەرزشیەکەی ڕەهەندێکی سیاسی قۆڵیشی هەیە. هەر بەهۆی ئەم گرفتە سیاسیەوە یاریەکە بۆ ئەمڕۆ چوارشەمە دواخرا لە کاتێکدا بڕیار بوو لە 26 مانگی دەی ڕابردوو یاریەکە ئەنجام بدرێت. بەڵام خۆپیشاندان و هەڕەشەکانی حیزبە سیاسیانەتەوەیەکانی کەتەلۆنیا ڕێگەیان نەدا لە ئاوادەی خۆیدا یاریەکە بەڕێوە بچێت. سەرڕایەوەی ڕێکخراوی توسۆنامی کەتەلۆنی هەڕەشەی گرتنی ئەو چوار ڕێگایە دەکات کە دەچێتەوە سەر یاریگەی کامپنۆ بەڵام بەڕێوەبەری پۆلیسی شارەکە بڕیاری داوە بە 3000 پۆلیس پارێزگاری لا یاریزانان و هاندەرانی هەردوویانە بکات و سوورن لەسەرەوە یاریەکە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. ئاستی هەردوویانە لەم وەرزەی خولی ئیسپانی زۆر لە یەکتیەوە نزیکە. بە جۆرێک بەرشەلۆنە و ڕیال مەدرید لە کۆی 16 یاری هەرێکیان خاوەنی 35 خاڵن و تەنیا بە جیاوازی 2 گۆڵ یانەی بەرشەلۆنە پێشەنگی لالیگەی لە پێش ڕیال مەدریدەوە گرتووە. تەنانەت لە یاریەکانی سەرەتای ئەم هەفتەیەدا بەرشەلۆنە بەرامبەر سۆسیداد یەکسان بوو. ڕۆژی دواتریش ڕیال مەدرید بەرامبەر ڤالێنسیا بە هەمان شێوە یەکسانبوونی بۆ خۆی نووسیەوە. لا وەرزی ڕابردوودا ینی بەرشەلۆنە توانی هەردوو یاریەکە لایانی ڕیال مەدرید بباتەوە و لەسەر یاریگای تایبەت بەخۆی بەرشەلۆنە بە 5 گۆڵ بەرامبەر بە تاکە گۆڵێک براوە بوو. لە سەر یاریگای ڕیال مەدریدیش بەرشەلۆنە بە تاکە گۆڵێکی ئیڤان ڕاکیتیچ بردنەوەی نووسیەوە. بۆ یاریەکەی ئەم شەوی ژیانی بەرشەلۆنە لە سەر یاریگای خۆی چاوی لە سێ خاڵی یاریەکەیە و ڕیال مەدریدیش با ڕاهێنەرایەتی زینەدین زیدان دەیەوێت قەرەبووی وەرزی ڕابردوو بکاتەوە. ئەمشەو کاتژمێر دەیشە و بڕیاروایەکە یاری کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال مەدرید ئەنجام بدرێت لە گۆڕەپانی وەرزشیانەی بەرشلۆنە کە دیارە ئەم یاریش یارێکی دواخراوە بۆ قسەکردن و شیکاری زیاتر لەسەر ئەم یاریە ئەمشەو واروەها شەڕی نێوان جمهوری ئەم دوو یاریە کە لە هەموو وڵاتانی جیهاندا توانم بڵێم ئەمشەو دەبێت میدی شەڕ بێت لەسەر ئەم یاریە بۆیە
قسە لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بڕیار سەهاشی کەرەوەی وەرشی تایبەت بە کەناڵی ئاسمانی پێیام کاک بڕیار زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ کاتێک هاتی زۆر سپاس وتت بۆ. سپاس بۆ تۆش وتت لەگەڵ ئەویانی بڵێ شەڕ ئێستش لەسەر کافشنەکە ینی ناکۆکیمەیە بەڵام دوجار شەو سێری بکەن حتمما هەشە ڕوەدا نایشەڵا شەڕ نابێت ئینشاءڵڵا نابێت بەڵام ئەگەر لێرە ژوونەدا لە شوێنەکانی تر ڕوە لەبەرەی شەڕەکە ئێستا لە کەتەلۆنیا جیاوازترە ینی شەڕی هاندەران نییە شەڕی سیاسەتیش شەڕی سیاسەتە شەڕی بەناو حیزبە نەتەوەیەکانە ئاوان ژۆکوین لە ئێمە بەناو نەتەوەینیان نەتەوەی بە جدی ناسۆنالیستین و لە پێناو نەتەوەکانە کارەکەنەوەیان ئێمە دوورین لەو تۆژەڵی شەڕ آخر شەڕەکە و گوتیم لەلایەن لایەنە سیاسەکانی کەتەلۆنیا و حکوومەتی مەدریدا شتێکی ترە بەڵام ئەو شەڕی هاندەرانی کە کاوشنەکە نووسراوە لەسەر شاشەکەم ناگۆکین لەسەرەوەیە کە ئێمە هەوڵ بین ئەو شەڕی هاندەرانە کاڵکەینەوانی و ئەو ڕقەنەیەڵین ئینشاءڵڵا بە ئومێدیەوە ئینشاءڵڵا کاک بڕیار بۆچی یاری کلاسیکۆ ئەم گرنگی و ئەهمیەتە هەیە کە ئەم شەو جیهان لە چاوەڕوانی ئەم یاریایە بۆچی ئەوەندە گرنگی و پێگەیەکی وای هەیە کەوا لەوەچێ خەڵکێک چاوەڕی پێکدا بژان و شەڕ و ئاژاوە بێت نێوان لایەنگران و هەندەرانیانە لە ڕاستی یاریەکە زیاد لە ئەندازیارێکی گەورەیە مێژوێکی زۆر قوڵی هەیە و ڕوبەڕبوونەوەی نێوان ئەم دویانەیە بەردەوام ڕوبەڕبوونەوەیەک بۆ لەسەر ڕقوقینەیەکی زۆر بەڵام لە هەمان کاتیشدا ڕوویەکی سیاسی هەیە بە حکمەوەی کە یانی ڕیال مەدرید لە شاری مەدریدە شاری مەدرید لە ڕابردووە بە کۆمەڵێک حکومەتی دیکتاتۆریا ڕۆشتووە و لە هەمان کاتیشدا یانی بەشەونە لە هەرێمی کەتەلۆنیایە لە شاری بەشەلۆنێ و ئەوانیش بە هاوشێوەی کۆمەڵێک گرفتی سیاسی ناوچەکانی دیکەی جیهان گرفتی سیاسیان هەیە لەگەڵ حکومەتی مەدریدا لە ڕووی سیاسیەوان دەیانەوێت جیابنەوان و سەروە خۆیان ڕابگەن ئەمە مێژوویەکی دوور و درێژی سیاسی قوڵیان هەیە ئەمە وای کردووە کە جگەل لە ڕەهەندێکی وەرزشی ڕەهەندێکی سیاسیشی هەبێت و میدیا ئیسپانی کاری زۆر لەسەر ئەمە کردووە ئەمە بۆ تۆی کە بێتە ڕووداوێکی زۆر جیانی و لە هەمان کاتیشە میدیاکان بەگشتی و میدیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جۆرێک کاری سەمیاریە کردو کە تۆ بێ هاندەری ئیلا یانەی کەمیوەتە وەکو یاریەکی زۆرانبازی ئازاد مسارە حوڕە چۆن لە یاری مسارە حوڕەیە تۆ دوو یاریزانیەکیان بەرگی سوێکیان بەرگیشین لە بەرەکەیت دیکە من بووم بە هاندەری بەرگ سوورەکە بەڕێزە تۆی بە هاندەری بەرگشینەکە بۆ لە بەرەوەی دژایەتی دروست بکەیت ئەمەش وایە لێکردیان بە مەسرعی ڕیال مەدرید بەرگ سوورەوەتیان بەرگشینە و تۆ بێت ئللا ئەبێ هاندەرێکی کامی ئەمە وای کرد گیانی تۆپی پێ و هاندەران بەگشتی بەسەم دوانەیەدا دابەش بن و زۆرێک لە هاندەرانی جیهان بۆ خۆیان پەلکێشکەن زۆر باشەگە لە ئەسپانیا شەڕی سیاست بێ لێرە شەڕی دویانەکەیە بەبێت تەداخلی سیاسی چی وا دەکات کە ئێستا یاریە بە تایبەتی کەم شۆ ئەنجامە درێ هێندێک گرنگ و بایەخ بێت لە چاو یاریەکانی بۆ من دووسێ مانگی ڕابردوو کە لە جارێکتر کلاسیکۆمان هەبوو بەڵام ئەم یاریان زۆر جیاوازە ئەمە تەنها خاڵەکانەکە هاوسەنگن و دوو گۆڵ بەرشە لە پێشەوەی شەڕی خاڵ دەکرێت یاخود هەر بەگشتی یاری بەرشۆ ڕیال جیاوازیەکی خۆی تایبەتی هەیە بە دڵنیایەوانە کە تۆ دەبینیت لەم ساڵدا هەردوویانەکە خاوەنی 35 خاڵن و هەتەنانەت هەفتی ڕابردووژ بەرشەلۆنە بەرامبەر ڕیال سۆسیداد یەکسان و پێشبینیە کرات ڕیال مەدرید سوودی لێوەرگرێ و سێخاڵ یارەکە بەدەست بێنە پێشکەوێت و ببێ بە پێشنگ بەڵام ئەوش بەرامبەر ڤالەنسیا لە دوایین خولەکدا یەکسان بوونی تۆمار کردوانەیە ئێستا هەردووکیان لە زۆر بەشتەکاندا یەکسانن بەرشەلۆنە لەم چەند ساڵی دوایە پاشەکشەی کردووە و ڕیال مەدریدیش لە دوای ڕۆشتنی زیدان و جارێکی دیکە گەڕانەوەی ڕۆشتنی کریستیانۆ و پیربوونی هەندێک یاریزانی وەکو مۆدریج و ڕامۆس و کروسۆمانە کە تەمەنی هەڵکشاوە ئەمەوە ئاکات کە ئاسی هەردوویانەکە تا ڕادێک پاشەکشیان کردو بۆی لێکۆ نزیک بن بەراورد بە 6 وەرزی ڕابردوو هەردوویانەکە پاشەکشیان کردو بێسر نەبووی بەڵام پاشەکشیان کردو کە ئێستا هەردووکیان تا ڕادێک هاو ئاستن ئاسیان لێکۆ نزیکە بۆی وا پێشبینیەکرێت کە یاریەکە تا ڕادەیەک بەهێزیەکی زۆر زیاتری پێوە دیار بێت گرنگترین یاریزانەکانی ڕیال ئێستاکیان و ئەوانەی بەرشەکەن کە ئامادەن بۆ یاری ئەم شەو ئەوانەی کە ئامادەن لە ڕیال مەدریددا زۆر گرنگە ڕامۆس یاڵی بەرگری ئامادەیە وەک قائید و سەرکردەی تیپەکە و لە یاڵی ناوەندیشە پێکانێکی وهانیە مۆدریچ گەڕاوەتەوانێت کروس گەڕا بەشێکی باش یاریەکات کاسمێرۆ لە یاری پێش و بەرامبەر ڤالەنسیا پشووی پێداوە ڤالڤێردی یاریزانێکی لاوە زێدان پشتی پێبەستێت و لەم یاریانەی ئیسپانیادا زۆر باش دەرکەوتووە لە هێڵی هێرشبردنیش لە ڕیال مەدرید کەریم بنزیما کە سەرکردایەتی هێڵی هێرشبردنیانەکە کەوتێکە لە هێرشبەرە زۆر تاکتیکەکان کە زۆر باش لە دەروی هێڵ سزا لە ناوی سزادا یارمەتی هاوڕەکانی ئەدات و گۆڵ تۆمارەکە گۆڵ دروست دەکات وە هیچ کاتێک ژەم یاریزانە بێئومێدبوونی پیۆ دیار نییە ئەوەی کە هەیە لەسەر یاریزانە لاوەکانی ڕیال مەدرید ڕۆدریگۆیە لەگەڵ ڤیسینۆز کام دو یاریزانە بەرازیل لەلاوە جابەجا دەرفەتیان پێدرێت لە هەندێک یاریدا زۆر باش لە هەندێک یاریدا بۆ شوێنی کاکەوێتە سەرەوەی کەمی ئەزمونیان
لە بەرشەلۆنەش ئەوەی کە تا ئێستا هەیە پیچێت توانە یاری بکات و لینگلێتی هەڵی بەرگرین و ئەمان دوانە تا ڕادەیەک لەم دوایانەدا بۆی پێکانی سامیێل ئۆمتیتیوانێ بە سەرەکی یاریان کردو ئەلبا هەفتەی پێش و گەڕایە بەڵام لە یاری ڕاستۆسادا جای دیکە بە پێکان و یاریگای جێش بەڵامیش لە لیستەکەیە ئەوەی کە لە بەرشەلۆنە یاری ناکە ئارسەر میلۆیە بۆی پێکان و نەخۆشیوانە یاری ناکات لە ڕیامەدی هازار یاری ناکات ئەم دو یاریزانە ئامادە یاریکە نام کە زۆر کاریگەر زۆر باشە کاک بڕیار جەناب تامەکو شیکەرەوەیەکی وەرزشی پێشبینی جەنابەت بۆ یاریەکە چییە و لایەنگری کامیانی ئایا ئەم لایەنگرێتیە دوات لێ دەکات کە پێشبینیەکەش بە بەرژەوەندی ئەو یانەیە بۆ نمونە بشکێنیتەوە و پێ دوایە ئەم شەو یاریەکە چ ئەنجامێک تۆمارەکە خۆشبەختانە من هاندەری هیچ کامیان نیم بەڵام وەرەگیرێ مادام لەبەرەوەی کە هاندەری هیچ کامیشیانیم هاوسەنگی توانم زیاتر ڕاگرم لە کاتێکە ئێمە وەکو مێژووی ئەندەلوس و وڵاتانی ئیسپانیاژە خینەوە کاتی خۆی بەرشەلۆنیەکان بەرامبەر بە موسڵمانان زۆر نەرمتر و ئەهوەنتر بوون بە پێچوانەی مەدریدیەکانەوە من ئەم حبم بۆیان هەیە هەر لە زووەکە ئەمەم خوێندت مەبەستمەوەیە ئەمە وارەکە لە من لەوە چ پێم خۆشێ بەرشەلۆنە بیباتەوە تۆ وەکو ئەوەی کە هاندەریشانی کامیان بۆ من زۆر ئاساییە ینی هەر کامیکانی بنەوانێت گرنگ لای من ئەوەیە ئەم شەو چێژ لە یاریەکە ببینم من خۆم هەمیشە حەزم کردو لە خولێکی سەرەتای گۆڵ تۆمار نەکرێت بۆی خولێکی سەرەتا زۆر کات لە ئەنجامی هەڵەیەکی زۆر بەسیتەوە گۆڵەکە تۆمارەکرێ و دواتر شێوازی یاریەکە گۆڕێتەوە و پلانەی ڕاهێنەر دایناوە سەرلەبەری تێگەچێت بۆیە من پێم خۆشە سەرەتا هەر گۆڵی تیا تۆمار نەکرێت تا چارەکی سەرەتاش تێپەڕێت و ئەنجام یاریەکەش بە هەر شێوەیەک بۆ من گرنگ نەگرێت بۆ منوێ هەردوو ڕاهێنەر چیان ئامادە کردووە و ئەو یاریزانە تاکتیکانە کە یاریەکەن چۆن پلانی ڕاهێنەر جێبەجێەکەن بۆیە حەزیشم بۆ منیش بە جۆرە یاریەکە کۆتایی پێبێت کە لە دوای خولەکەکانە کۆتایی پێبێت حەز ناکەم لە سەرەتاوە یان لە جێمی یەکەما یانەیەک بە 3 گۆڵ پێش بکەوێت یان لە جێمی دۆمایتر 20 خولێکی ماوە یاریەکە هەست پێ کە یانەیەک بردوێتیوانێت 2 گۆڵ 3 گۆڵ لە پێش بێت بۆیە ئارەزووەکەم یاریەکە لە دوای خولەکانە لە ئارەزووەکە پێشبینیەکە چەند بە چەندە پێشبینی ناکەم هەرگیز زۆر دەمێکە خۆم لە پێشبینیە پارێزم بۆی لە دواییە لە کاتی یاریەکەیە کە ئەمێ شیکاری بکەم و دەستکەم بە نووسین نەکەمەژێ کاریگەری پێشبینیەکەی خۆمەوە وەکۆی کە ئامادەگیان هەبێ یا ئاستیان باشتر بێت لە ئێستاە کامیان پلەیەک لە پێشەوی تریانەوەیە بەرشەلۆنە جگە لەوەی کە لە یاریگای خۆیدا یاری ئەکات و یاریدان یەکلایکەرەوەی باشتری پێەیە لەبەرەوەی میسی هەمیشە یەکلایکەرەوە بووە یاری بەڵێ ئامادە یاریەکات ئەمە جیایەتۆ لە یاریەکە میسی ئاسی وەک پێویست نەبێت بەڵام ئەو هەمیشە یەکلایکەرەوەیە و دواتری و سوارێزی لە هاوشان لەگەڵای کە لە یاریە زۆر حەسمەکان ناتوانێت گۆڵی زۆر باش تۆمار بکە گۆڵ دروستکە وەلامان کە تا گریزمانیان هێناوە کەویش یاریزانێکە لە خولی ئیسپانی ئەزمونێکی زۆری هەیە لە هێڵی ناوەندیش تا ڕادەیەک بەشەونە باشتر ئامادەیە و یاریگاژ یاریگای خۆیەتی و لەگەڵەوەدا لیانە پاڵەوانەکانیشدا بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکۆ لە گروپێکی قورسدا بەڵام ڕیامەدید بە دووەمی کۆمەڵەکەی سەرکۆ کە تەنها پاریس سان ژەرمانی تیا بۆ قورس بێت پاریس سان ژەرمان پێشەنگی گروپەکەی لێگرت لە مای هەفتەکانی ڕابردووشدا پێم وایە میسی باشترین ئاستی پێشکەش کردووە ئاستی تا ڕادەیەک باشتر بووە یەکلایکەرەوە تر بووە بەراوانتر وەلامەکە خەڵای تۆپی هاڵتونی بردێتەوە کە ئەمە دەرونی یارمەتی میسیا لە یاریەکە باشتر دەرکەوێت کاتاگەری ئەنجامەوە کە هەیە کە بە قازانجی بەرشلۆنە بێت ئەمانە هۆکارم بۆی بەشۆنە باشتر دەرکەوێت بەڵام ئەنجام زۆر کات لێدانێکی سزا کە بەرگریکارێک هەڵەیەگە کات لێدانێک سزا لەسەر بەشۆنە دروزە بێت کەریمزیمە گۆڵێک تۆمارەکات و دواتر ڕیامەدی بە 11 زانۆ بەرگریەکات ئەمە کارگەری لەسەر ئەنجام نییە کارگەری لەسەر ئەنجامی بەڵام کارگەری لەسەر ئازمیوانە بەشۆنە بە ئاز باش بێت بەڵام بە ئەنجام وەک پێویست نەبێت ببوورەکەس پێشوازی یاری کلاسیکۆ لە هەرێمی کوردستاندا چۆنە بە تایبەتی هەر جارێکە یاری کلاسیکۆ دێتە پێشەوە ئیدی شەقامی سەوڵەکەی سلێمانی وسکانی هەولێر زۆر جاریش دەمەقڕە و ئاژاو لێ تێدەرووسە بێ ئایا شەڕیان جمهوری کە لە شەقامەکانی هەرێمی کوردستانە دروستە بێ لەسەر چییە؟ لەسەر دەمارگرتنی بەرامبەرە لەسەر وەقڵێتەیە کە من سێری یاریەکەم بۆ ئەوەی دەرونی بەرامبەرەکەم تێک بم دەماری بگرم بۆ ئەو سێری یاری ناکەم کە چێژی لێوە بگرم هەمووشمان بۆ قۆناغایە تێپەڕنیین لە تەمەنێکە وا سێری یاریەکەن کە من یانەکەم بیباتەوە ژادەکەم بیباتەوە بەیانین لە خوێندنگاکەم لە زانکۆکەم لە پەیمانگاکەم لە شوێنی کارەکەم لە بریوی چێژی لێوە بگرم بە شێوەیەکی وا قسە لەسەر یاریەکە بکەم لی تێگەشتی بێتم بەڵام یەم دەماری هاوڕەکەم ئەگرم ئەمە خۆم بەسەرم هاتووەوە چەند جار هاوڕێم لەسەرەوە هاوڕ لەگەڵ هاوڕەکانمان زیربوون توشوە بەڵام سوپاس بۆ خۆیان لەم تەمەنەدا هەرگیز ڕێگە بە خۆم نایان بۆ جۆرە سریاریەکەم هیواداریشم بینەری وەرزشی بۆ جۆرە سریاریەکان تۆ لە ماڵەوە کە سریاریەکەیت هۆکارێ مەبە بۆی کە براکەت زویر بکەی وە لە شوێنێکە کە کۆبنەوە کۆمەڵێک هاوڕێ با لەسەر ئەوە ساسە بێت کە ئێوە چێژ لەو
دوو کاژمێر وەربگرن کە سەری یاریەکە کەنەبەری تۆ ڕۆژانە بە ئیش سەرقاڵیت و ئیش ێستا ژوهلیاتەوە مادووبوونەکەی زۆر زیاترە لە چاوجارانە وەلاما کاتا گرفتە سیاسی و ئابوووریەکانی ڕۆژانەوە و لێکات بەردەوام لە عەسابا بیت بۆیە تۆ پێویست دەکات لە کاتی سیرکردنی یاریەکانە بە عەسابێکی ساردەوانە سەیری یاریەکان بکەیت و ئەنجامەکەشت بەلایەوە ئاسایی وەربگریت وە زۆر کاتیژەم گرفتانە کە تووشە بێت میدیا لێ بەرپرسە بەڕاستی بۆ میدیا میدیای ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای هێرشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق و کرانەوەی عێراق بە ڕووی میدیایە میدیا زۆر بوو ئەمە وای کرد میدیا بە شێوەیەک شێوەیەکی ناتەندروست کا لەسەر بە تایبەتی یاری کلاسیکۆ بکات پامێرێکە ماکێکی بەدەستەوێتە ناو هاندەرانەوانێ بە شوێ کارەکە کەم هاندەرە بجوڵێنێت لە ڕووی دەمارگیریەوەی جوڵێنێت واتە بۆ جۆرە نەجوڵێنێت کە چۆن لە یارەکە تێگەیشتووە قسەی لەسەر بکات پێی ئەڵێ تو هەستی چۆنەکە بردوێتەوەوانێت چۆن ینی وای لی ئەکات کە بینیمانێ عین لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب ئەشتانی زۆر تیا هاندەرەکە بە جۆری قسەکە هەستەکەی کە تەواو ئەخلەتی خۆی لە دەزاوە هەتا ئەمەش دوایە چی لێکێتەوە شەڕی لێکێتەوە ئەمە وای کرد میدیا بە خراپ بۆ ئەوەی چی بکات قەرەباڵغی کلاسیکۆ بۆ خۆی ڕابکێشێت خۆی وا دەربخات تەنها تاکە شاشەیە کە ئەتوانێت پەیامی کلاسیکۆ بگێنن بەڵام پەیامەکەشی بە هەڵە تەنها لە کۆمەڵگەی خۆمانە هەیە وڵاتانی دیکەش چووکە بینین لەوە چێ هەندەرەکان کە وجودیان هەیە لە ناو یاریگاکە ئەم جۆرە لە عەقڵیەت و کەلتورە لەوە چێ لایەن نەبێت کە ئەمانە زیاتر ئامادەیان تایەکەوە دەماریان بگیرێ یان بوونە بە جۆرە لە جۆرەکان دژایەتیان بکرێت لە ڕێی دروشمەکانی دیکەوە ئەم عەقڵیەتە وڵاتانی دیکەشی گرتوۆتە یا تەنها کوردستان هەستەکەی فەریقا زۆر خراپە ئەم حاڵەتە تەنانەت زیاری هەبوو دوای یای کۆتایەتی یاریەکان دەرەکی مارس یونایتد خۆی کردووە بە شوێنێکی وەک چۆنڵی کافتریایەکە چەندانەرێکی کوشتووە ئەمە لە ئیسپانیاش تا ڕادێ خراپیەکی هەیە من بەرنامەیەکی چگرینی تۆ هەیە لە کەناڵێکی ئیسپانی بەناوبانگە ستۆدیۆیەکی هەیە کە ستۆدیۆیەکی زۆر لۆکاڵی ئەچێت و ئەو ڕۆژنامە نووسەکان بە شەڕایەت نەک هاندەرەکان بینیمە ڕۆژنامە نووسەکان کە کاتێک بە شوێنە دۆڕاوە ڕۆژنامە نووسێکی ڕێمەدی داتوتە ناوانێت تەواو سەری کردوتە سەر یان هێستاوە لە شوێنی خۆی بەجەستەیەن فشاری خستۆتە سەری کە تووشی دەمارگیری بکات و هەندێک حاڵەتە بووە بۆ ناستۆ دەشتی وایان بردوتە ناستۆ دێوانێ کە بۆی دەماری ئەوی بەرامبەرەکە پێ بگریان درێستێکی لەبەر کردووە کە بەرامبەرەکەی تووڕە بکەمە لە ئیسپانیادا کەناڵێکی گریتۆ نمونەیەکی زۆر خراپە کە لە هەمان کاتژە کۆمەڵ ڕۆژنامە نووسی لە دەوری خۆی کۆکردوێتوانێ ئەمە هێندەی دیکە شتەکەی خراپ کردووە بەڵام میدیای بەریتانی زۆر باشکار لەسەر ئەم شتانە ئەکات ئەمە لە کاتێکا کە یاری لێڤەرپوڵ و مانچستەر یونایتد هیچی لە یاری کلاسیکۆ کەمتر نییەوە بە پێی زۆرێک لە ئامارەکان ئەم یاریە لە یاری کلاسیکۆ لە ڕێگەی شاشەکان و بینەرێکی زۆر زیاتریشی هەبوو عین بە چەند سەد هەزار ملیۆنێک بینەری زیاتری هەیە بەڵام کە میدیای بەریتانی بە شێوەیەکی زۆر پرۆفێشناڵ بە شێوەیەکی زۆر سەقافی کار لەسەر گواستنەوەی یاریەکانەکە بۆ شێوەی کە لە میدیاکانی ئیسپانیا بۆ شێکار ناکە بە تایبەت تۆسە لە میدیای ئیسپانیا ڕۆژنامەی مارکا و ئاس خۆیان بۆ مەدرید دەگلایی کردوێتەوە بۆ ڕیال مەدرید لە کەتەلۆنیا ڕۆژنامەی مۆندۆ دیڤۆرتیڤۆ و سپۆرتی کەتەلۆنی تەواو پاڵپشتی بەشۆ ناکەن و بە شێوەیە کارەکەم لایەنگیری زۆریان پێ دیارە بەڵام ئەمە لە وڵاتەکانی دیکە تا ڕادێ کەمترە زۆر باشە کاک بڕیار لە دوای کۆتایی هاتنی یاریەکە یاخود جێمی یەکەمەوانە کاتێکە دەڕۆین سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆمان دەکەین دەگمەن دەبینی پۆستێکە بەشی کەرەوەیەکی جوان لەسەر یاریەکە بکە بەڵکو هەمووی وە کاماژت پێکرد دەمارگیریە یاخود دەربڕینی خۆشیەکانی خۆیەتی چی بکەین کە ئێمە بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان کاوشەوە تا سبەی ئێوارەکەشی هەمووی بەرشەوە ڕیال دایپۆشیوە تەنان پۆستێکی دیکە نبینی کە ئانی کۆمنتێکی جوان پۆستێکی جوان لە هەندەر لە میدیا کەمتر لە هەندەر بە تایبەتی زیاتر هەندەر ئەبێت ئەوە بزانێت کام پۆستەش ئەمێنێتەوانە ینی تۆ ئێستا پۆستەکە ئەم شەبوونە بە شوێنە ئیباتەوە تۆ پۆستێکی دەماری هاوڕەکەتی پێگری 100% بۆ ئەوەی کەانی هاوڕێکە جمهوری ڕیامەدی دەمێت ئەم پۆستی تۆ ببینێت ئەم نووسینێتەوە ببینێت و ئەویش بێت کۆمنتێک بات و دواتر کۆمنت بۆ کۆمنت دەڕوات تا کۆ شوێنەی زۆر جا بلۆکی لێکێتەوە ئازی لێکێتەوانێ ئەم شتانە بێ ئایا حسابی ئەوە بکات کاژمێری دوای خۆی لەو حاڵەتە پەشیمانە زۆر باشە زۆر بە کورتی پێم بڵێ کلیلی سەرکەوتنی بەرشە یاخود کلیلی سەرکەوتنی ڕیال لە کێدایە لە چیدایە بەشەلۆنە یاریگای خۆیەتی وەکلی سەرکەوتنی لەو شێوازی یاریکردنی خۆیەتی کە پێی ناسراوە بە میسی لێدوانێکی زۆر جوانێ بوو دوێنێکەوتی ئەمە لە یاریگای کابنۆ دەکاتە یاریەکەن ڕوبەڕووی ئاسەنگی زیاتر منەبەری ڕیامەدید ڕاستەخۆ بەرگریەکە بەڵام لە یاریگای سانتیاگۆیە ڕیامەدید بە حکمی ئەوەی کە هادەرەکانی پاڵپشتیەکەن هێرشبەری یاریەکات و ڕوبەری ژوێمە کراوێت تا گۆڵ تۆمار بکەین کلیلی سەرکەوتنی ڕیامەدی لە حایل ئێستادا گەڕێتەوە بۆ زێدان کە بتوانێت سەرپەرشتێکی باشی پێگاتەکەی بکات و یاریزانەکانە ڕاستە بکات
زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک بڕیارتە هاشی کەرەی وەرسی سێبت بە کەناڵی ئاسمانی پێیان سپاس زۆر بەخێر. ئەچینە لای زانیاریەک فینەرانی عزیز لەوەی کە زۆر جار تووشی دڵەکزە دەبین. لەم زانیاریەدا با بزانین چارەسەرەکانی دڵەکزە چین. پێکەوە بینەری دەبین. باشترین جۆرەکانی گژوگیا و خواردنەکان بۆ دڵەکزێ و ئازاری گەدە کامانن. نعنا خواردنی نعنا بە سەوزی یان یەک کەوچک چێشتی نعنای سەوز بخەرە ناو یەک کوب ئاوی گەرم و پاش 10 خولەک بیخۆرەوە. نیو سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. ڕازیانە یەک کەوچکی چێشتی دەمکە ڕازیانە بخەرە ناو یەک کوب ئاوی گەرم یان کەوچکێکی چێشت گەڵای ڕازیانەی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە. ڕۆژی 2 جار بیخۆرەوە. 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. زەنجەبیل 1 کوب چای زەنجەبیل ڕۆژی 2-3 جار بیخۆرەوە. 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. جاترە 1 کەوچک جاترەی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە. ڕۆژی 2 جار بیخۆرەوە. 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. شمڵی 1 یان 2 کەوچک دەنکی شمڵی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە. ڕۆژی 2 جار بیخۆرەوە. یان ڕۆژانە 1 یان 2 کەوچکی چێشت دەنکی شمڵی هاڕاو بخۆ 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. ئالۆڤێرا نیو پەرداخ شەربەتی ئالۆڤێرا کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. زعفەرانی کوتراو 1 کەوچک زعفەران بخەرە ناو شۆربە یان برنج یان مریشکەوە و بیخۆ. معدەنووس بەکاڵی بخورێت یان 1 پەرداخ شەربەتی معدەنووس لە کاتی ئازار. ئەو خواردنانەی کە پێویستە نەخورێن یان کەم بخورێن. میوە مزرەمەنیەکان وەک لیمۆ و سندی و پرتەقاڵ بە تایبەت گیراوەکانیان یان بە شێوەی شەربەتی فرێش. سیر و پیاز تەماتە پێویستە کەمی لێ بخورێت. مادەی کافاین بۆ نمونە چاو قاوە و کاکاو و سۆدا. خواردنەوە گازیەکان چونکە دەبنە هۆی ئاوسانی گەدە بێجگە لە بوونی کافاین تیاندا. بیبەری توند و بەهاراتی توند و ترشیات و ترش و لیمۆندۆزی. شیر هەرچەندە لە سەرەتادا ڕەنگە دڵەکزێ نەهێڵێت بەڵام دواتر دەبێتە هۆی خراپتربوونی بە تایبەت شیری تەواو چەور. خواردنەوە کەحولیەکان خواردنی سوورکراوە و زۆر برژا و خواردنی چەور وەک فاسفوت و بەز و دووک. پیزا ساس و مایۆنیس و کەچاپ. کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. ئومێدەکەین کە بە دڵتان بوو بێ جێ ڕەزامەندی و چێشتان بوو بێ بە گەشتنەوەی تریش بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.